خۆپیشاندانەکانی 29 ئابی بەغداد وەک نیمچە دۆزەخێک وابوو بۆ ڕۆژنامەنووسان. تەنیا لە ماوەی ئەو چەند کاتژمێرەی ڕوبەڕووبوونەوەکاندا دەیان ڕۆژنامەنووسی ناوخۆیی و بیانی ڕوبەڕووی پێشێلکاری بوونەوە. هەندێکیان دەستگیر کران و لێیاندرا، هەندێکی دیکەیان چەک کران بۆ مانایی کەلوپەلە ڕۆژنامەنووسیەکانیان لێ سەندرا و ڕێگەی ڕووماڵیان لێ دەگرتن. لەویش زیاتر دوو ڕۆژنامەنووس بەوەی کەوتنە خوارەوەی موشکێکەوە بریندار بوون. کۆمیتەی پاراستنی ڕۆژنامەنووسان CPJ لە راپۆرتێکیدا لەبارەی خۆپیشاندانەکانی بەغداد ئاشکرای کردووە زیاتر لە 15 ڕۆژنامەنووس دەستگیر کراون و لێیان دراوە. لە نێویاندا ڕۆکان جاف، پەیامنێر و گەیلان سەباحی وێنەگری دامەزراوی میدیایی زووم بوون. تیمێکی کەناڵی UTV، تیمێکی حوکەسی کەناڵی ئەلجەزیرە، تیمێکی کەناڵی ئەلڕەشید، فۆتۆگرافەرێکی ئەسۆشێتد پرێس، پەیامنێری کەناڵی فەلوجە. ڕۆکان جاف پەیامنێری زووم شێوازی دەستگیرکردنەکەی بۆ CPJ گەڕاوەتەوە. هەرکەزانیان ڕۆژنامەوانم دەست بەجێ دەستگیریان کردم. 4 ئەندامی هێزە ئەمنیەکان هێرشیان کردە سەرم. تا ئێستاش کامێرای وێنەگرەکەمان دەستی بەسەردا گیراوە. CPJ ڕەخنا لە مامەڵەی هێزە ئەمنیەکان دەگرێت و دەڵێت بێباکیەکی ساسوهێنەریان لە بەرامبەر خەڵکی مەدەنی و ڕۆژنامەنووساندا نیشاندا. جەستن شیرات، توێژەری باڵای ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقا لە CPJ داوای کردووە دەسەڵاتدارانی عێراق دەست درێژی و دەست بەسەرکردنی ڕۆژنامەنووسان ڕابگرن، لێپرسینەوە لەگەڵ ئەوەی زانش بکەن کە هێرشیان کردوتە سەر ڕۆژنامەنووسان. CPJ لێدوانی بەرپرسێکی عێراقی لەبارەی دۆخی ڕۆژنامەنووسانەوە بڵاو کردوێتەوە. لێکۆڵینەوە لە پێشێلکاریەکان دەکەین کە لەلایەن گروپی تایبەتەوە ئەنجام دراون. ڕێگری دەکەین لە دووبارەبوونەوەی حاڵەتی هاوشێوە.